خوشکە کاڵێ لە سەیری پەیوەندیە فەرموو خوشکە کاڵێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله. دادا کاڵێ سپاس دەکەم خوا سەلامەتتان کات. سلامتكم سلامتي. خوشکی بەڕێزم. مصطفى الشارك مال هي. بەڵێ فەرموو. كيف تختخ مصطفى الشارك كم أويان. دزنيش لزعوا أشكيه. آخر دەستنوێژ بەڵێن زاواکەتان مێردی خوشکەکەتە؟ بەڵێ. بڵێن بۆ دایکت جیاوازە و بۆ تۆ جیاوازە. بەڵێ لەوەرە ئێمە مۆستا ئەگەر هاوسەرگیری گەڵێک کێ بکەین لەگەڵ تەمەنی لە خۆت گەورەتر بێ هەفتە ساڵ لەگەڵ لە خۆت گەورەتر بێ گونجاوە بیکەی. تەمەنی هاوسەرگیری 17 ساڵ کوڕەکە گەورەتر بێ. بەڵێ کوڕەکە گەورەتر بێ لە کچەکە. ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم لەسەرەوە. الله مصطفى بسيري دیکەشم هەیە بەس لەبەر بینەرات بۆ دارت ئینشاڵڵا. باشە خوشکە باشەکەم دەست و چاوی تۆش خۆش بێ ئینشاءڵڵا وەڵامی پرسیارەکان دەدەمەوە. خۆی گەورە بە دوعای ساڵحان بێ خۆی گەورە کارتان بۆ ئاسانکە. پەیوەندی یەکەم خات و کاڵێ خوشکی بەڕێزم دەڵی دەستنوێژ لە زاوا دەشکێ زاواکەت بەنسبەت دایکتەوە نا ئێوە چەند کچێکن خوشکێکی جەنابەت کاڵێخان دراوە بە کوڕێک. ئەم کوڕە تەنها دەستنوێژی لە دایکن ناشکێ بەڵام ئێوە کۆمەڵێک کچیترن لە ماڵەوە کاکەی زاواتان ڕاستەوەکو براتان وایە کە مێردی خوشکەکەتانە بەڵام دەستنوێژی لە هەمووتان دەشکێ نەوەڵان نابێت لەگەڵ زاواکەتان واتە لەگەڵ مێردی خوشکەکەت نابێت لە سارەیە کاکە کەسی ترتان لەگەڵا بنەبن دوو بە دوو بتبا بۆ بازار لە شوێنە بتێنێتەوە نابێت دەستت بەردەستی کەوێت نابێت لە ژوورێکا بە تەنها بە یەکەوە بن وەکو هەر پیاوێکی بێگانە حیسابی بۆ دەکرێت. بۆچی؟ لەبەر ئەوەی تۆ حرامی کاتی یعنی دوو خوشک لە یەک کاتە نابنە خێزانی کەسێ بەڵام ئەگەرم خوشکەی تەڵاقداگەرم خوشکە وەفاتی کرد مرد خوشکەکەی تری پێدەشێ کەواتە وەکو هەر ئافرەتێکی بێگانە حیسابی لەگەڵا دەکرێت. بەڵێ دەستنوێژی ئێوەی کچەکان لە ماڵەوە لە زاواکەتان لە کاکی زاوال دەشکێ دانیشتن لەگەڵ یا حرامە تەوقەکردن لەگەڵ یا حرامە دوو بە دوو دانیشتن لە ژوورەکان لە سارەیەکا بەیەکەوە وەکو هەر کوڕێکی تری بێگانە حرامە بەڵام تەنها دەستنوێژی لە دایکتی بەڕێزتان ناشرێکەوە کوڕی خۆی وایە. هاوسەرگیری لەگەڵ کوڕێکا بکەی کە 17 ساڵ گەورەتر بێ هاوسەرگیری لە بینی کوڕ و کچە لە کاتی هاوسەرگیریدا تەمەن نزیک بوون وەڵای شتێکی زۆر باشە. دەکرێت کوڕەکە یعنی بەنسبەت پیاوەوە دەکرێت 4 ساڵ تا 5 ساڵیش ئاساییە تا 6 ساڵیش بەڵام 17 ساڵ بڕواتان هەبێت تەمەنێکی زۆرە یعنی تەمەنێکی زۆر زۆرە ناشکرێ بڵێ بەختەوەر نابن مرۆڤ هەیە ماشاءڵڵا پێوەی دیار نییە ینی تەمەنی زۆرە کە برا عمری 40 ساڵە کە چیاوە سێری دەکەی دەڵی لەوانەیە 25 ساڵ بێ هەشە فەقیرە 30 ساڵە کە سێریەکەی وەزانی 50 ساڵە ئەوەندەی مێنەتی دنیا چێشتەوە ئەوەندەی خەبوو بەرا خواردو ئەوەندە ماندوو بووە هەیە هەر پیری زوو پێوە دەردەکەوێت هەشە ماشاءڵڵا تەمەنی 40 ساڵە ئاوا لەگەڵ یاوی وەزانی کوڕێکی 25 ساڵە ئەوە کەسەکان فەرق دەکەن لە کەسێکەوە بۆ کەسێک بەڵام مانای ئەوەش نییە ئەم هاوسەرگیریە سەرکەوتو نابێ جار هەیەک ئافرەت هەیە زۆر لە پیاوەکەی بەتەمەنترە من بینی من زۆر ژیانێکی خۆشبەختانە و ئەو پەڕی احترام و ڕێزیان هەیە لەوانەیە کچەکە 10 ساڵ لە پیاوەکە گەورەتر بوو بێ بڕوان پێ بکە ژیانێکی حتا بڵی مرتاح سەرکەوتویان هەیە هەشە هەر یەک موالیدن کەسی بە یەکەوە سەرکەوتونین بەڵام ئەگەر زانیت یعنی ئەگەر کچەکە زانی تەمەنی چۆتە پێشەوە لەوە چێ کوڕێکی هاوتەمەنی خۆی نزیک تەمەنی خۆی تازە نایەتە خوازبێنی بەڵام پیاوێک هەیە یان هاوسەرگیریەکی تری کردو یان هاوسەری جیابەتەوە یان هاوسەری مردووە یان هێشتاویش وەکو کورداڵە گرەی بەختی نەکراوەتەوە هاوسەرگیری نەکردووە مادەم دیندارە ڕەوش بەرزە و زۆر پێوەی دیار نییە ینیگەرەوە خۆی نەڵێت تەمەنم ئەوەندەیە لەوە چێ پێوەی دیار نەبێ ئینشاءڵڵا دەبێتە مای خێر یعنی ئەوە گرفتێکی گەورە نییە ئەگەر لێک نزیک بن باشترە بەڵام ئەگەر کچەکە زانی یعنی چانسی شوکردنی لەم زروفەی ئێستادا لەگەڵ هاوتەمەنێکی نزیکە خۆیدا کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە ئەوەیان باشترە یعنی شوبە ئەویان کە مادام دینی هەیە ئەخلاقی هەیە ڕەوشی بەرزە و ئینشاءڵڵا تێدا خۆشبەخت دەبێت ئەوە ینی لە کەسێکەوە بۆ کەسێک بابەتەکان فەرق دەکات ومێدی بەختەوەری بۆ جەنابەت کاڵێخان و بۆ هەر کەسێکیشکە و بابەتی زەواجەی لە ڕێگادایە یا ڕەبی خوای گەورە کار بۆ هەموو لایەکیان ئاسانکە.